لە ڕاستە بۆ قەرزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جۆرێک قەرزێکی ئەوەی دەرێکی لە بانقانی دەوڵەتیەکان و لە شوێنانەی کە قەرزی لە یەکتری ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکومەی کە دەوڵەت نییە لە ڕووی قانون ناتوانێت ئەوەی کە ماوەتەوە قەرزی ناوخۆیی هەنی دیارە هەمووان زانین کە لە خولی پێشووی پەرلەمانە قانونێک دەرچوو لە پەرلەمانی کوردستان بۆی حکوومەت 5 میلیارد دلار قەرزکە بەڵام ئەو بانقەشی کە بەڵێنی یابوو بە حکوومەت و اتفاقی لەگەڵ کردو قەرزەکەی نەداوە لە ئێستا قسە و باسێکەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم قەرزکە منەوە تەنیا لە ڕاگەیانەکانەوە بیستمەوە شتی ڕسمی نەمبیستووە بەڵام ئەوەی کە حکوومەت ئەتوانێت قەرز لە کۆمپانیا و شەریکا دووەگرێت بە پێی و عەقدەی کە لەگەڵ یانناکات لەو کاتێک کە ئەما بێتە پرۆژەیەک ئامادەیەکەن پرۆژەکان ێرنە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانە و کاتە یان لەلایەن ئەندامانی پەرلەمان و یا پەسەند نەکرێت یا پەسەند ناکرێت چونکە لە ڕاستیە مەسەلەی قەرزکردن ڕەنگە بەشی زۆری پێی باش نەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزکات چونکە لە ئێستا هەموو زانین حکوومەت خۆی قەرزارێکی زۆرە شەریکات و کۆمپانیا من نازانمەوەی کە قەرزەدا بە حکوومەت چۆن دیارەوە بە پێی اتفاقی کە لەگەڵ حکوومەتە بێت اتفاقەکەن هیچ پرۆژێکی وان نهاتۆتە پەرلەمانی کوردستان بەڵام ئەگەر بۆ ئاگاداریش تەوان لە ڕاستیەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئامادەکاریانی بۆکە پرۆژەکە ئامادەکە و بینێرێتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستانەوە کاتەوە کوتمیان ڕەزامەند دەبێت پەرلەمانی کوردستان بەو قەرزەیەکریان ڕەزامەندی نادات بەڵام تاوەکەسە من هیچی چوام نەبیستەوە ئێستا مانگی 12 کە لە ناوەن دەدرێت یان ئەکرێت جێبەجێکرێکە لە ئێساوان دوو موچە وەرەگرن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سێ موچەی بدەهێ بەڵام خۆ ئێستا خەڵک چاوەڕێی موچەیەکی ئەگەر موچەیەکی بدرێت بەڵام من نازانم حکوومەت چۆن لەگەڵ کام شەریکات و لەگەڵ کام کۆمپانیا ئەتوانێت مەڕێکەچکە عەقدێکە خۆ نییە بڵێ وەکو توانین لە ڕووی قانونیەوە ئەتوانێت بەڵام ئەچی دەبێت لەگەڵ ئەو کۆمپانیایی کە هەیە قەرزەکەی بداتێ چۆن لەگەڵی ڕێیەکەوێت